من هەرگیز وێنەی خەون و ترسەکانم ناکێشم، من وێنەی ژیانی ڕاستەقینەی خۆم دەکێشم. فریدا کالۆ. ئازیزان، ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر بێت. گەشتی ئەم جاری کەڤاڵ و ڤیستیڤاڵەکان لە بەریتانیاوە بەرەو ئوسترالیا تا دەگاتە هندستان لە نێوان مۆزیک و فەرهەنگە جیاوازەکاندا دەمێنینەوە. کۆبمێلا یەکێکە لە فستیڤاڵە هەرێک گەورە ئاینیەکان. ملیۆنها خەڵکی هندووزەکانی هندستان کە تەنیا ئەوانن بە ئاوی پیرۆز خۆیان لە گوناحەکان پاک دەکەنەوە. سادفی بەهاگاواتی سەڕەواتی لە نێو خانەوادەیەکی جوولەکەدا گەورە بووە لە کالیفۆرنیا، بەڵام کۆچی کردووە بۆ ڕیشکێش، ئەو شارۆچکەیەی کە لە ڕووی نێودەوڵەتیەوە بەناوبانگە. کاتێک کە گروپی موزیکی بیرڵز لە ساڵی 1960 سەردانی ئەم شارەیان کرد وە ژیان و ناوی گۆڕی. بەپێی هەواڵەکان هەر لە ئێستاوە زیاتر لە 22 میلیۆن کەس خۆیان ئامادە دەکەن بۆ خۆپاکردنەوە لە ئاوی پیرۆزدا. لەم هەفتەیەدا سەدان کەس لە ناوەندی شارۆچکێکی بەریتانیا هاتوونەتە سەر شەقامەکان بۆ سازکردنی ڤیستیڤاڵی وەرچی پوش و پەلاش. دوان لە بەشداربووەکان خۆیان لە کەڤاڵی دوو وەرچی پوش و پەلاشدا گۆڕیوە و بە شەقامەکاندا دەگەڕێن. میدیاکانی بەریتانیا ئەم ڤیستیڤاڵە دەگەڕێنەوە بۆ سەرەتای ساڵی 1982 کاتێک کە وورچە لە پوش و پەلاشەکان دەهاتنە بەردەمی ماڵەکان و لە بەردەچی ماڵەکانیاندا سەمایان بۆ دەکردن و ئەوانیش ئاڵوگۆڕی دیاریان لەگەڵاکردن کە پێک هاتبوو لە سیگار و گۆشت. لە ساڵی 1990 ئەم نەریتە وەستێندا پۆلیس ئەم نەریتەی قەدەغە کرد لەبەر ئەوەی پێیان وا بوو شێوازێکە لە سوڵکردن. ئەم فەرهەنگە جارێکی دی لە ساڵی 1970 بە فراوانی دەستی پێکردەوە. هەندێک لەو باوەڕەدان ڕەچەڵەشی ئەم فەرهەنگە دەگەڕێتەوە بۆ نەریتی وەسەنیەکان کە ڕەنگە پەیوەندی هەبێت بە پیت و بەرەکەتی وەرزی دروێنە و پێگەیشتنی بەروبوومە کوشتتوکاڵەکان. بەخێر بێن بۆ پارکیز، شارۆچکەی کوشتتوکاڵی و کانزاکان لە ناوچە دووردەستەکانی ئوسترالیا کە بۆتە لانکەی کەسایەتی ئەفسانەی ئەمریکایی موزیشی ڕۆک ئەلڤس پرسلی و هەوادارە تینوەکانی کە شەقام و شوێنە گشتەکانیان ئاڵوواڵا کردووە بۆ سازکردنی ئەو ڤیستیڤاڵە ساڵانەیەی کە 5 ڕۆژ بەردەوام دەبێت. هەموو ساڵێک جارێک پارکیس ئەم شارۆچکە کانزاییە خەواڵوەی ناوچە گوندنشینەکانی ئوسترالیا لێوڕێژ دەکەن لە ڕنگ و گۆرانی و ئێرە گریسلاندی ڕاستەقینەی میوانداری ڤیستیڤاڵێکی 5 ڕۆژە دەکات بۆ پاشای میوزیک. گۆڕانی ئەم شارۆچکەیە بە ئەندازەیەکە کە ڕێکخرانی ڤیستیڤاڵەکە دەڵێن شاری پارکیز بۆ ڤیستیڤاڵی ئەلڤس ئەم ساڵ 13 میلیۆن دۆلاری ئوسترالیان پەیدا کردووە وەک داهاتێکی ناخۆ بەهۆی ئەوەی کە زیاتر لە 27,000 گەشتیار سەردانی 200 بۆنەیان کردووە لەم ساڵدا. هەموو هونەرێک جۆرێکە لە دانپیانان، ڕێژەیە کەمتر یا زیاتر. ئەگەر دەیانەوێت بە زیندوی بمێنەوە بە ناچاری لە کۆتاییدا دەبێت چیرۆکی خۆیان بژێڕنەوە بۆ ئەوەی لە ئازار ڕزگاریان بێت. جیمز بالدین. هەر یەک لە ئێمە شتێکی زۆر جوان لە ڕۆحماندایە کە نەمان کردووە.
هێزێکمان هەیە کە بەکارمان نەهێناوە شاکارێک لە دەست و پەنجەماندا خەوتووە کە لە ساتی مردندا دێتە دەرێ و دەڕوات. بەختیار عەلی شاری مۆسیقارە سپیەکان لە زمانی دالیا سەراجەدینەوە. میوانی زایاڵی داهێنان هونەرمەندی سەماکاری جیهانی کاروان عومەر. کاروان ئاوەدانێ کردەوە. ئەم کاتت باش. ئەم کاتۆ باش ئاسۆجان. زۆر سپاس. کاروان هەڵبەت یەکێک لەو شتە گرنگانەی کە زۆر خەیاڵم دەبا، یەکێک لەو شتە گرنگانەی کە جێگەی ئاماژە و جێگەی سەرنجێکی گەورەیە لەلای ئێمە ئەوەیە تۆ سەماد لە کۆتوبەندی هۆڵەکان ڕزگار کرد و هێناتە ناو پارکە گشتیەکانەوە، هێناوتە ناو شەقامەکان و کتێبخانەکانەوە. دەتوانی باسی ئەم ستایڵە نوێمان بۆ بکەی؟ بەڵێ دیارە لە مێژووی سەمایە کەسانێکی زۆر هەبوون پێشوەخت ئەم کاریان کردووە بەناوبانگترینیان ئیزادۆرە دەمکەنە. دیارە ئەمە بلای هەر یەکێک لە سەماکاران جۆرێک لە فەلسەفەی ئیشکردن هەیە بۆ ئەم چوونە بۆ ناو خەڵک. یەکێکیان ئەوەیە تۆ چۆن ئەتوانی سەما لە ناو کۆمەلگایە جێگەیەکی زیاتری بیتێ و کاتی تۆ ئەچی بۆ ناو خەڵک بەرکەوتنێکی ڕاستەوخۆ ئەبێت ئەو کاتە خەڵک یاخود ڕێگای ئیشکردن زیاتر بە و ڕوانگەیە ئەڕات کە تۆ ئەتۆی بڵیت سەما بەشێکە لە تۆ، سەما نزیکە لە تۆ، سەما ڕۆژانە لە تەنیشت تۆ گوزەر ئەکات، سەما ڕۆژانە لە ژیانی تۆیە هەنگاوەکانی ئەنێت. ئەمە لایەنێکیان. لایەنێکی تریشیان ئیشکردنە لەگەڵ ئەو کارە هونەریانەی کە لە شوێنەکانە هەیە. ئایا کتێبخانەیەکە کە تۆ با بڵێن باگراوند هەمووی کتێب ئەبێ و ئیش لەگەڵ ئەوە ئەکەیت بابەتێکی لەگەڵ خوڵقێنی یاخود بوونی پەیکەرێکە یاخود کارێکی با بڵێن ئینستەلیشنە لە تۆ دەیت یەکانگیری جەستە و ئەو شوێنە بە خەڵکە ناسێنی وا لە چاوی بینەر ئەەکەیت بە چاوێکی ترەوە لە جوڵە و سەما بڕوانێ. بەڵام وەکوتم دیارە هەرێک و بە پێی فەلسەفەی ئیشکردن خۆی بیرکردنەوەی خۆی ڕوانینێکی جیاوازی. بەڵێ کاروان تا چەند ئەم کارە سەختە، تا چەند ئەم کارە سەختە لە هەرێمی کوردستان یان لە کوردستانە بکرێت یان لە وڵاتە ڕۆژهەڵاتەکانە بکرێت و تا چەند ئەم کارە هەماهەنگی یان هاودەنگی خەڵک هەیە لە ئەوروپا بۆی بۆم ئیشە نوێیانی تۆ؟ بەڵێ زرتامێ لەەوە دەست پێ بکەم ئێمە بەرەو ڕووی جەستەیەکە بینەوە لە ڕۆژهەڵاتی ناوین کاتێ بەم کارە هەڵاستین. بەڕاستی ئێمە بەرەو ڕووی جەستەیەکە بینەوە کە ڕۆژانە هەڵگری کۆمەڵێشتە هیچ پەیوەندی بە جەستەیەوە نییە. هەڵگری قەیرانە، هەڵگری چەکە، هەڵگری کۆمەڵێک با بڵێن شتە با بڵێن بارگاویە بێ بە کۆمەڵ هیچ پەیوەندی بە خۆیەوە نییە. ئێمە ئەبێ جەستە وەکو لایەنی دەروونناسی و کۆمەڵناسی سەیری بکەین، وەکو ئەوە سەیری بکەین کە جەستە پێویستی هەیە وە گوتاری خۆشی هەیە، هەمان کات خەونی خۆشی هەیە. جەستە لە وڵاتانی ئێمەدا بەڕاستی ئەو جەستەیە هەموو شتێک ئەکات بۆ ئەوی تر، بەڵام هیچ شتێ بۆ خۆی ناکە. کەواتە جەستەیەکمان هەیە هەموو ڕۆژە 5 جار فەرزە دانەوێتەوە وەک کۆلەیەک فێرکراوە ئەبێت و دانەویتەوە. لە کێشەی ئێمە ئەوەیە بەڵام جەستە فێری خەڕین ناکرێت، ناڕوات بەرەو پێشەوە. باشە چۆن ئیش لەسەر ئەمە بکەین؟ دیارە ئەمە پەلی هاویشتووە بۆ ناو هەموو جونگەکانی کۆمەلگای ئێمە بە کەسێکەڵی وەرزش بکە پێکەنی نییە تێناگات ئاجەستە بۆ وەرزشی پێویستە. لەگەڵ ئەوە کە جەستە خۆی بۆ خۆی کۆمەڵێک بارگاوێ لە ناوە بە کۆمەڵێک هەست و ئێنەرگی ئەکرێ ئیشی لەسەر کرد ئەم جەستەیە باڵاتر بێت بەرەو پێشتر بڕۆ. بەڵێ کاروان سەمای بەرپابوون چییە؟ پێم خۆشە لێرە هەم پێناسەیەک هەم شیکردنەوەیکی زیاتری بۆ بکەیت. بەڵێ بەرپابوون بۆ بەرپابوون جەستەیەگە ئێوێ بەرپابێ لە ئێستاە لە لای خۆمان ئەبێ بژی ئەو ژیانی کە تیانە ژیاوە ئەبێ چێژ ببینێ ئەو چێژانی کە تا ئێستا نەیبینەوە و ئەبێ لە هەموو لایەنی پەروەردە لە لایەنی خوێنە لە شوێنی ئیشکردنە جەستە بەو شێوەیە مامەڵی لەگەڵ کرێت کە خۆی چۆنە بەو شێوەیە. دیارە مەبەستی منەوەیە جەستە ئەبێ بەرەو ئەوە بڕۆ دەستگایەک هەبێت ئیشی سەما بکات بە دەستگاکردنی سەما مەبەستە لەم بابەتە. جەستەیەگەیە
لە چەندەها دوالیزمەیە ئەژی چۆن ئەبێت چۆن نتوانین ئێمە کۆی کەینەوە ئەم جەستەیە کەواتە ئێستا کاتی ئەوەی دوای ئەو هەموو کۆبوونەوەی بەرپابوون لە چیەوە دێ دوای ئەوەی کە بەڕاستی کۆمەڵێک شت کۆ ئەبێتەوە لەناو جەستەیە لەناو کۆمەڵگایەکە شتێک بەرپا ئەکەن مەبەستی من لەوەیە بەڵام ئەگەر بێمە سەر کورتەیەک بۆ ئەو ئیشە جوانی کاک سەنگەر عەبدوڵڵا و هەموو ئەو کەسانی کە لەگەڵمان خەریک بوون و ئەو ئیشە کە بێ بەرامبەر کراوە تا ئێستا نەسپۆنسەر نە هیچ شتێک بەس بە با بڵێن بە هیلاکی ئەو کوڕە گەنجە جوانە کراوە لێرە بۆمان دەرەکەوێت ئەبێ کاری جەستە چی بێ لە وڵاتە ئەبێ کە تۆ کارێکی تۆکمە بکەیت ئەبێت چی بکەیت ناکرێت تاکەی تۆ یعنی کەی تۆ دانیشیت بەبێ بەرامبەر بەبێ هیچ سپۆنسەر کاروان دوایمین پرسیار لەسەرەوەی کۆکردنەوەی سەما و جەستە و جێندەر لە لای تۆ چی دەگەیەنێت لە لای تۆ چۆن ئەمە بەس بە کورتی سوپاس دەکەین بەڵێ ئاسۆ ئەگەر سیرکەین جەستەی ئێمە لە هەموو بۆ نەنیشتیمانەکانە هەڵەپەڕێ لە تەعزیەکانە هەڵەپەڕێ لە مردنی سەرکردەکانە لەسەر جادێ لە هەموو شوێنەکە هیچ عیب نییە بەڵام ئەوەی پێویستی خۆیەتی شوورەیە ئەوەی پێویستی خۆیەتی لە یاساخکراوەکانە یاسای بۆ دانراوە ئەوەی کە خۆی بێ نییە ئێمە بین چۆن ئیش لەسەر ئەمە بکەین باسی جەندەرە کرد من کێشەیەکم هەیە لە کوردستان کە ئەمێ کارێکی هوەری بکەم کەسێک کچێک ژنێک نادۆزمەوە جەستەیەکی ئامادەکراوی هەبێت تا ئێستا بتوانم کاری سەمای لەگەڵا بکەم ئەو کارێک کە گوداری جەستە ئەتوانێت با بڵێن ئیشی لەسەر بکە زمانی جەستە ئەتوانێت ئیشی لەسەر بکە کێشەی ئێمە ئەمەیە سیرەکەی بەڵێ کاروان زۆر سپاس کاروان بۆ کاتی پێت بەخشین هەڵبەت بۆ کاتێکی دیکە بۆ دەرفەتێکی دیکە زیاتر ئەچینە ناو ئەو جیهانە جوانی بەڕێستانەوە هەر بژین هەمومان ڕۆژانە کوپێک یان زیاتر کۆفی دەخۆینەوە بەڵام گۆڕانە کتوپڕەکانی کەش و هەوا لە جیهاندا نزیکەی نیوەی بەرەوبوومی کۆفی جیهانی خسۆتە بەردەم مەترسی بە تایبەتی ئەو جۆرە کۆفیەی کە بەنێوبانگە لە جیهاندا فەرموون ئەوە خواردنەوەیەکە کە خواردنەوەی خۆماڵی نیوەی جیهانە زانایان هۆشیاری دەدەن کە زیاتر لە نیوەی جیهان مەترسی نەمانی قاوەی کێوی هەیە گۆڕانی ئاوهەوا مەترسی لەسەر هەندێک جۆری ڕوەکی قاوە دروست کردووە وەک ئەرەبیکا و ڕۆبوستا توێژینەوەیەک دەری دەخات کە ئەو پێوەرەی بۆ پاراستنی قاوەی کێوی هەیە لە ئێسەدا بەس نییە بۆ ئەوەی داهاتوویەکی پارێزراوی درێژخایانیان هەبێت هۆکارەکەشەوەیە کە لە ڕاستیدا زۆربەی جۆرەکانی قاوە لە دارستان دەڕوێن و گۆڕانی ئاوهەوا کاریگەری سەختی دەبێت لەسەریان بەڵام شارەزایان دەڵێن دەرەنجامەکان تەنها بۆ قاوەخۆرەکان گرنگ نین لەوانەیە تۆ بڵێیت ئەوە تەنها خواردنەوەیەکە بەڵام ئەوە خواردنەوەیەکی زۆر گرنگە گرنگیەکی تایبەتی هەیە لە بەرهەمهێنانی وڵاتدا زۆربەی وڵاتان پشت بە هەناردەکردنی قاوە دەبەستن ئەوەی کە لە هەموو جیهان مەزەندە دەکرێت نزیکەی 100 ملیۆن کەس لە سەرانسەری جیهان قاوە بەرهەم دێنن ئەمە شوێنی پێگەشتنی سروشتی قاوەی ئارابێکی کێویە کە ئەفریقا گەورەترین وڵاتە بۆ هەناردەکردنی ئەم قاوەیە نزیکەی 15 ملیۆن ئەثیوپی بەشداری لە بەرهەمهێنانی قاوە و هەناردەکردنیدا دەکەن کە ساڵانە بەهاکەی دەگاتە $1 بلیۆن مەترسی هەیە کە گۆڕانی ئاوهەوا ئەو ژمارەیە کەم بکاتەوە لەو شوێنانەی قاوەی ئارابیکی تێدا گەشە دەکات بەڕێژەی لە 185 تا ساڵی 2010 ئەمەش کەوتنێکی گەورە دەبێت بۆ قاوەخۆرەکان و هەروەها بۆ بەرهەمهێنەرەکان لە سەراسەری جیهاندا هەمیشە جیهان گەشاوە دەردەکەوێت کاتێک کە شتێک دەخوڵقێنیت پێشتر بوونی نەبووە نیل گەیمان وا دەڵێ و ئێمەش هاتینە کۆتایی بەرنامەکەمان و هەر شاد و گەشاوە بن